کێشەکە ئەوەیە کە حکوومەت و دەسەڵات و بازرگانەکان یەکن بە تایبەت لە دۆسەی بەنزینە دۆسەی بەنزین و سوتەمەنی وەکو ماست و پەنیر و نان و ئەو شتانە نییە خەڵکی فەقیر و هەژار کەسابەتی تیا بکە ئەوانەی کەسابەتی تیاکەن ئەوانەی ئەم بزنسە گەورەیان بەدەستە و نزیکەی 15-20 ساڵە بە بەردەوامی بۆتە سەرچاوەیەکی زەبەلاحی داهات بۆیان خودی هەردوو لایەنی دەسەڵاتن واتە لە سا هەشتای بەنزین و سوتەمەنی لە کوردستانە لەدەست هەم حکوومەتی ماوە بەسەرچوو هەم لایەنەکانی دەسەڵاتە بۆ نمونە پاڵاوگەی کار و لاناز هی کێیە هی خۆیانە مەسەلەن کۆمپانیای کار کە لە خورمەڵە نەوت دەرەێنێ هەر هی خۆیانە بۆیە یعنی بڕیاری ڕاست و دروست ئەوەیە لە سەرچاوەکەوە بەنزین و سوتەمەنی بۆ هاوڵاتیان هەرزان بکرێ ئەوسا بەنزینخانە پابند بکرێ بەنزینخانە فرۆشیارە بە چەند پێی بدرێ ئەبێ شتێکی بخاتە سەر و بیفرۆشێتەوە بە هاوڵاتیان لەبەرەوە ئەم جۆرە بڕیارانە بێجگەلەوەی خودی بڕیارەکە خۆی واتە گرانکردنی بەنزین و سوتەمەنی کاک ماوسا سالار من لێکدانەوەم کردووە لە هەموو وڵاتانی نەوتیان هەیە و پاڵاوگیان هەیە وەکو هەرێمی کوردستان و عێراق لیترێک بەنزین نەچۆتە سەر و 1000 دینارەوە ئەوە لە سعودیە لە کوێیت لە بەحرین لە قەتەر لە ئیمارات مەسەلەن لە ئێران هەر باسمەکە کاکە لە بەغدا بەنزینی محەسەن ئۆکتانی 95 بە بازرگانی واتە چەند تەوێت تێیکە بە 850 دینارە یعنی چی لە هەرێمی کوردستان بە بەنزینی نۆرمال بۆ کوالیتیە خراپە ئەیانەوە بە 850 دینار بێ بەنزینی محەسەن ئەیانەوە 1000 دینار بێ بەنزینی سۆپەر ئەیانەوە 1200 بێت بیانووی ئەوەی کە 50,000 بەرمیل کەمە و بەش ناکە بۆیە سوتەمەنی لە کوردستانە گران بووە ڕاست نییە و ئەسڵەن ئەوان لە ساڵی 2023 و 24 و تا مانگی نوێی 2025 هەموو ڕۆژێ 220,000 بەرمیل نەوتیان لەبەردەسا بوو کەسبینی لیترێ بەنزین بە 450 دینار بە هاوڵاتی بدەن کەسبینی مەسەلەن بەرمیلە نەوت بە 30,000 وەکو بەغدا بیدەن بە هاوڵاتی نەخێر اینجا ئەو 50,000 بەرمیلەکە ماوسا سالار ئەگەر بێت و بە ڕێکپێکی بپاڵێورێت بخرێتە بەدەست هاوڵاتی بە نرخی وەکو بەغدا بە 450 دینار ئەوە پاڵپشتی حکومیە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر ڕێژەکەی تری بازرگانی شەکا و ئەیهێنێتە خوارەوە پاڵاوتنی لیترێک بەنزین لەو پاڵاوگانی کوردستان سێ پاڵاوگەی زۆر زەبەلاحن تەنها 150 تا 200 دیناری تێچێ واتە پارەی نەوتەکە بدرێ پارەی پاڵاوگەش بدرێ پارەی گواستنەوە و خەزنکردنیش بدرێ لیترێک ناچێتە 400 دینار یعنی بۆیە دەسەڵات حکوومەتی ماوە بەسەرچوو ئەتوانێ لیترێک بە 450 دینار بدات بە هاوڵاتیان و ئەوسا بە دڵنیاییەوە بەنزینە بازرگانێکەش کە لە بازاڕە هەیە خۆی ناگرێت لەو نرخە بەرزانە یەتە خوارەوە